سەبارەت بەو جوتیارانەی کە ساڵانە گەنمدا ئەچێنن لەو زەویانەی کە ئەکەوێتە ناو دەریاچەی سیروان لە کاتی خۆیان جوتیارەکان قەرەبوو کراونەتەوە، بەڵام ئەم ساڵانەی دوایی بەهۆی وشکە ساڵی و ڕووبەرێکی زۆر فراوان لەو زەویانە ئاو نەیەگرتەوە، بەشێک لە جوتیارەکان زەویەکانیاندا ئاچان بە گەنم و بۆ ئەم ساڵیش ڕێژەیەک لەو جوتیارانە زەویەکانیان کردۆ بە گەنم، بەڵام بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە بەشێک لە گەنمەکان داپۆشراون. تەمان ئەو دەریاچەیە سێ خەتی ئینغیماری بۆ دیاری کراوە کە دوو خەتیان لە کاتی پڕبوونی بەندا و سەرڕێژبوونی بەنداوەکە بە تەواوەتی داپۆشرێت و خەتی سێهەمیش بەشێکی ئەمێنێتەوە کە وەکو پارێزگاری بۆ دەریاچەکە دروست کراوە. تەمان لە سنووری دەریاچەی سیروان ئەو بەشەی ئەکەوێتە سنووری پارێزگای هەڵەبجە حدودی 8,000 دۆنم زەوی دەکەوێتە ناو دەریاچەکەوە کە ساڵانە جوتیارەکان دایەچێنن بە بەرهەمی گەنم و کشتتوکاڵی تریشی تێدا دەکەن و لە سنووری بەڕێوەبەرایەتی بڵێن گشتی سلێمانی کە قەزای سەی سادق و قەزای بڵێن شارە زوورەکات، ئەوانیش ڕووبەرێکی زۆریان ئەکەوێتە ناو دەریاچەکە و چەندین ساڵە ئەم حاڵەتە دووبارە بێتەوە و جوتیارەکان خۆیان وەکو جۆرێک لە مجازەفە ئەم کارە ئەەکەن و خۆشیان تەحملی دەرەنجامەکەیان کردووە و هیچ داواکارێکیان نەهاتوتە لای ئێمە و لە حاڵێکی شاگەر داواکاریان هەبێ ئێمە ناتوانیشیان بۆ بکەین، چونکە وەکو ئاماژەم پێ ئەو ڕووبەرە دیاری کراوە، وەکو موڵکی بەنداوەکە یا دەریاچەکە دیاری کراوە و جوتیارەکانشی قەرەبوو کراونێتەوە، لەبەرەوە هیچیان بۆ ناکرێت لە حاڵتێک ئاگە داواکاریشیان هەبێت. زیاوەکە ئەگەر کۆرە ماڵی خۆیەتی با بێ براگیان با بێ ئەمە قمارێکی حەڵاڵی پێوترێ خەتی قمارەی دەر حکوومەت پێشتر قەرەبووی بۆم ئەرزانە کردو دوێ هەر خەڵکێکاوە فەلاحەتێتی کە گرتی تر دەسەڵات نییە کێشەم نێت واکەمەدەوانە سەر و زیاوانە کورەنەوە باشە وڵا خەڵگەی هەر توجار ئەرزەکەی توجارەی کردی ئێمە کەمە لە چاو خەڵگەی پێنج گەڵایداوە ئەرزەکە بۆ ساڵی خەڵکی بەحەراسی زەری حەمە ئەویا چەند مەتر خوڵە ئەویا نەوەی سا ئاوی تێسووە ئەوەی سا تقریبا مەترێ مەتر و نیو مەتر و نیو ئاوی تیاتوە هەیرا بەستی ئایساکە وردەوتە لە مەسا بەحر بەس لەو گەرمەکە دانەپۆشێ نایەڵێ ئاو دەرکەوێ بەدڵنیایی وەڵا سەرەتا پێشەکی بەخێر بێن ئەوەی ڕاستی بێ ئەم بەحرە ئیمساڵ بە ڕێزەیەکی بەرچاو زیاوی کردووە، سوپاس بەخوا نعمەتێکی جوانە، بەڵام زەرەر و زیانێکی زۆرێکی گەیاندبوو بە فەلاحەکان بە تایبەتی ئەم فەلاحی ئەم منتیقەی شارە زوورە. دەبێت ڕاستی بێ ساڵانە لەم کاتاتر ئاو زیاوە کەمەکە بەڕاستی بەس ئیمساڵ سوپاس بەخوا زۆر لە حەد زیاوی کردووە و بارانی بە ڕەحمەتی زۆر باریوە. ئەتر ئێمەش داواکاری لە حکوومەت لەمە لە حەلێک بدۆزێتەوە بێت ئەم مانگە یەک مانگی ماوە بۆ فەسڵی گەنم سا حالێن گەنم ئاوەتا شیلەی کردووە و لەوایە وەختی درێنەی نزیک بووەتەوە. باش دەزانێت ئەرزای مەریوانی حاج مەحموود لەهی کانستی نەبابە بارەوەڵە باسی چییە بارەوەڵە دوو سێ پارچەمانێ بڵێن ئەوە 10 دووەنم و 8 دووەنم ئەوانە بڵێن میساڵ کەممان کردە، بەڵام تر ئەو گشت هەر سێ پارچەکەی گرتووە. ترێ ڕاستی بێتە داواکاری لە حکوومەتی هەرمی کوردستان ڕێگە چارەیە بدۆزێتەوە بۆ ئەم گەرمە جوانە، چکت لەمە لە فەسلی یەک مانگی ماوە بۆ دوورینەوە. ئەمەی کە توی بینی گشتی هەتاکو نزیکی پردەکە کامل ئا تەیرەکانی جێدایە گشتی ئاو ژێری گەنمەکە هەمووی کامل ئاو. زیانەکەی قورسە هیچ، بەڵام ئەمە چاوەڕوان کراوە چونکە هەموو ساڵێک لە مانگی 2 تاکو مانگی 6 ترە حکوومەت ئاگادار دەکاتەوە، تر کابرا خۆی ئازادە گەنمەکەیان ناکەم چکە قەرەبووی گشتی کراوەتەوە. ترە سێ خەتی 1 و 2 3 تاکۆمە خەتی 1 تا 2 خەتیشی ماوە عین لەمە زۆر زیاتر ئەڕات ئەتاکو منتیقەی تەبەتۆڵەکە ئەڕات زۆر زیاترەکات. حکوومەتی قەرەبووی خۆی کردوەوە بۆیان پێشتری ساناست تقریبا 40-50 ساڵەمەوە پێش قەرەبووی گشتی کراوەتەوە کە ئەمە ئەبێت بە حەرگشتی. زۆر زیاوی نەکردە لەو ڕۆژەوە. عند 2009 ئاوی زیاوی کردو و گشتی گرتو زۆر زیاتر تقریبا 6 مەتر زیاترش بەرزی لە 2009 نەگرۆمە 2023ەوە 4 ساڵی فەرق هەموو جاری وایە 2 ساڵی گرێ بەری نادا، جاری وایە 10 ساڵم جاکە بەرێدات بەس زیاتر گەرم دەکەن چکەم ناوە گشتی ئاوەگرێ بە عملی باخ و باخات نایە
هەر زیاتر تەڕەکاڵ و گەرمی تیاکرێت. ئەو نعمەتە جوانە بارێ بەسەرمانەوە دڕێژەی ئەومان بەرزە بێتەوە دەری ئێمە شتێکی زەرور بێ ئاوەکەیە گەنمەگارە بێتەوە بەڵام ئاوەکە هەبێتر ئێمە سەر و زیاومان ئینشەڵڵا.